جواني سينك صدى في ممك فنجاني تشاور الشبل وقيتاني داك حدودي هالبهوام شاي سيواني بوان السريان بكم أقهل نتقي بعاصماني بوان حرفاك مقردة لقرعاني بوان قولة شجان بكم قدير نرلي مال اللي خانداني خو من أقلم دنيا بجنيتي بلندو دوساوي دبلق لخوم حلام لكم نانو آل إيران لقشت كمان أبو روشالاتي نشتيمان لبرنامجي نوي GPS أمرو لناوچەی مکوریان لە شاری سەردەشتین فەرموو با پێکەوە بڕۆینە ناو شارەکە کە زەماشی شەماڵی لەدام و بە بەحری لە مەحیدی وەردەکردم کیژی دەوان گەورە ماڵ و نەجیب و خانەدانن داتن دافتاوە دەگەن و مانیان ڕادەبردم هەموو یەوانە و سەبیانە سینگ و مەمەکی خوان پێ دەشتم عزیزان لێرە لە گوندی باخی 10 کیلۆمەتر لە دەرەوەی سەردەشتە هاتوونتە خزمەت مامۆستا خدر قادری کە بە خلەی دەرزی ناسراوە با بچین بزانین لەوێ خۆشەویستان من زۆر خۆشحاڵم ئێستا لە خزمەتی مامۆستا خدری قادری دانیشتیم لە بەرهەیوانێکی زۆر جوانە مامۆستام کاتەو باش چۆنی مامۆستا جەسەحەتەکە چۆنە باش قوربانت بم سەلامەت بی ئینشاءڵڵا شوکرانەی دەبژێرم بۆ ئەو خودای کە من ئیوام زۆرم پێ ناخۆش ئەگەر جارێ وایە میوانم دێن ئێستا کاوە تەقریبەن چەند وەختێکە دەنگەکەم وەکو جارانم دەنگەم نەماوە تۆ هەر سەلامەت بیت هەر بێوەی بی ئەوە لە هەمووی گرنگترە بەسی تر مامۆستا خدر بەشی خۆی کرد لە ژیانیە وانە ئیتر ئەو بەرهەمانەی تۆ و شاکارێک دەمێنەوە مامۆستا من وڵایی ئەوەڵ دەفحەی ئەمە لێرە سەردەشتێ تەقریبەن چەند نەفەرێک هاتن بۆ ماڵمە و ئەو ساڵی خیزانم بە ڕەحمەت چوو بوو لەگەڵ مردووە جەنابە کارێکی زۆر گەورە و بۆ ئەم میلەتە ئەنجام ماوە و بەڕاستی ماندوو نەناسانە ئیتر بە شوشاڵەکە و بێ و یا بە حەیرانەکە و بێ بەرهەمی زۆر شاکاری زۆر گەورە بۆ بەجێ هێشتووی خۆ بەخواگەل لە گوتنێ دەپرسی پێم وایە نە لێرە لە عێراقی جێگای وای ماڵی وای لێ نییە گەرشتێکی من لەوێ نەبێ بەڵێ وایە ئەرێ وەڵا جایی وا هەیە قەت قەسم نەدیوە یعنی ئەگە دێ بەدەست و باسکارم دەنووسێ و دەڵێم خۆ من شێخ نیم کاکە من بۆی نابم دەستم ماسکەی دەڵێ من چووکەی تۆم زۆرم پێ خەجاڵەتیە و نەوە قسانە ئەجایدی هەز بکەم چەرخە وا دەگەڕێ هەر ڕۆژە ئەی وایە تۆش خزمەتی و خەڵکە کردووە ئەو خەڵکەژە بێت شتێکی بەنەوە وانە قوربان ئێستا ئەو خەڵکی سلەیمانیە هەموو ڕێز و سلاویان هەیە سڵای بۆ خۆڵی بوو وابزان پێش ماوەیەکیش لەوێ بووی مامۆستا وانە هاتووی بۆ سلەیمانی بەڵێ هاتووم تەقریبەن ئەو بەر لە 5-6 دەو جستانەیدا نۆرێکی هاتم بەڵا هێندە لێ بەن نەبووم خزمێکن لەوێ نەخۆش بوو زاوام بوو ئەویش پێیان نەگوت مەلاشی خوێن بووشی وڵی دی نەخۆش بوو من ماڵە ئامۆزایەکی ئەو حاجەی حاجی کەریم برای حاجی حەوە بەکریا کوتی هەر نای بۆ ماڵێمە وتم وەڵی جا پێم خۆشە بێم بەڵا ئاخر بۆ بەر ناکەوم ئەی باشە ئەی مامۆستا جەنابێ لە فکرت دێت لە کەیوە حەیرانت خوێنە بێ ئەم حەیرانەش هەر خۆت خەڵکی سەردەشتی و لە سەردەشتا بێ لە دەروی سەردەشتی وەڵا قوربان دەزانی شیا من لەو منتێقەی خۆن هاتوومە سلێمانی بەڵێ چوومە هەولێرێ کاتی خۆش بەڕژێر تر نەچوو بەڵێ بەڵام نیم نەچووم بۆ بەرەوەتر چوومە هەولێر بەڵام بۆ مەهابات و بۆ سەروتر چووم بۆ تارانێ چوو بۆ هەمەدانێ چووم بۆ ئیتر هەموو لەوێ حەیرانت خوێندووە و کاری هونەریت ئەنجام داوە شمشاڵ ژەنیوە و ئەرێ وەڵا عەرزت دەکەم لە دوای ئەوەی کەوا وانێک بووین ئەمن چجە نەماوم بۆ کرمانیان بردووم
6 ڕۆژ لە کرمان ڕۆیشتی زۆر گەڕاوی ئەنی عەرز دەکەم زۆریشیان تەلەفۆن لێ کردم دە وەختەی داگە من لەوێ بەرنامەم هەبوو خەڵکی کرمانی لێبوو ئیسپەهانێ ئیسپەهان کوتی دەبێ حتمان بێ بۆوێ کە هاتمەوە بۆ وێرەکان 3 تەلەفۆن لێ کردم خەڵکی بۆ نەچوو ئەی مامۆستا لە ناو میلەتی کووردا حەیرانبێژی زۆر هەیە ئەم مامۆستا ڕسوولگەردیە مامۆستا حەسەن سیساوەییە تۆ ئەمان و لە نزیکەوە ناسیون واللهی ئەگەر باوەڕم پێ دەکەی لەوە حەسەن سیساوەی نەبێت چوون بۆ خزمەتی چوویتە خزمەتی دیکەم نەمدیوە لە من یان ئەگەر هەلەفز بێن و شتی دادەنا ئەی جەناب وەکو مامۆستایەکی حەیران دەنجی ئەوانەی پێ چۆن بووە دەنجی کێ لە حەیرانبێژەکانت پێخۆشە حەیرانبێژ خۆش دەم خۆش هەن ئەلئان پیاوێکی لێیە لە هەولێریە حەسەن حەیرانی پێ دەڵێت زۆر حەیرانبێژی چاکە باوەڕم پێ دەکەم گەنجە حەسەن حەیران وەنیە نەمدیوە بەڵێ بەڵام بۆکن حەسەن سیساوەی چووم ئەگە چووم لە ماڵێن گەیشتمەوێ کە چووم دیوێکیان هەبوو لە دیوی حەسارەکێ 4 نەفەری لێ دانیش بوون ئەوانیش بۆ ساحیلی ئەو بەڵمان پێ بوو ئەمیش بەڵا بە خێراتین کرد زۆر پێکەوە دانیشتم هی خاڵ حەسەنتی خاڵ حەسەنێ سەناتوتە دەرێ لە ژوورێ لەوانەی هەڕادوە لە ڕانیە ڕاستچوین بووی 4 نەفەر بووین ئەوە خزمم دەگەڵ بوون عەرز دەکەم وەڵاویش ئەگە هاتە دەرێ هەڵە ساین دەسومەوز بووین و بە خێراتنی کردم و تم خاڵە حەسەن چۆنی چاکی کوتی من چاکم شکرانەی دەوێت یەکتم ئینشاڵڵا چاک دەبی بەڵا پێم ئەوسا هیلاک بوو دیارە نەخۆش بوو کە تۆ سەردانی کردوە من وەختی ئەگەر مەلێک لەسەر کار بووە ئەسکەر بووم لەوێ حەیرانی بۆ نەخوێنیت مامۆستا حەسەن سیساوەیی بەڕەحمە بێ حەیرانی بۆ خوێنی تۆش بۆ ئەو چڕیوە تاقەتی نەبوو بەڵێ هیلاک بوو لەو دواییە زۆر لەم دێیدا پیاوێکی لێ بووە من زۆرم نانیوی خواردووە بەڵام لەبەر ئەوی کوتم ئەمن مام حەسەن بۆیە ناتوم حەیرانیم بۆ بڵێ هەر هاتووم بە خزمەتت بگەم و هیچی دیکە کارم بە تۆ نییە بەس ئەوانی سەردانی تۆیان کردووە یا گۆرانی بێژەکانی ئەودی و سێردانی تۆیان کردووە ناوەڵڵا من نەوەم لێ بوون کاریان دەکرد من خەتم خۆ لەوێ ئاشکرا نەکردو بڵێم وەڵا دەچم باگم دەکەن و گوتنیە دەڵێم بەس مامۆستایان هات ئەمە قەراغی مامۆستانە قەراغی و مامۆستا کەریم کابانەوەمانە هاتن وابزان بۆ یادی ڕۆژی لەدایک بوونێ بوو هاتن هاگنێکی جوانیان بۆ جێدارێ ئەگەر هاتبوون بەرنامەیەکی زۆر حەجی بوو زۆر جوان بوو زۆر گەورە بوو وڵات باوەڕ دەکەی ڕەحمەتی کەریم کابان لە حەجەمەستانی ڕاست زۆریان حالم داوت کرد بوو تورکی لێبوون و عەرزت دەکەم شکاکی لێبوون و هەموو حاشیرەتان منخەی ڕەزای و سابڵاغ و بۆکان و سەقز و ئەوانە ئارێوەڵا لەوێ بوون داواتیان کردبوون هاتبوون بوێرەکانە پێم شەو ڕۆژێکان لێرەکانە بوون ئەی مامۆستا دەست و شمشاڵەکە و چۆنە لەوانەیە تۆزێ بۆ هەناسەکە و تۆزێک و جاران نەبێت والله جا بۆ شمشاڵ بەیەک هەناسە لەوانەیە سەعاتی شمشاڵە ژەنی بێوەنیە لە خزمەتتدام بەڵام باوەڕ دەکەی من ئەگەر شمشاڵەکە دەنا دەنگەکەم بەقاناکەم شتێکم بۆ دەڵێم بەڵایە بە زۆر خۆش خورە بابا دومان و سێمان ژیرانی مارێ منەبوو ئەوێ مارێم دووکی ژیان هەن و هەردووکیان گەچکەنە هەردووکیان دەتەن مەلێ کوڕە ناوەکێ منەبوو سەریوانکی جان بە خەرە پۆشینە ناوقەدیان باریکە بە ناوەکو کەمبەرەنە زەندیان بە بازنە قۆلیان بە خەرخاڵەکە پۆیان بە خەزێمە ئاڵخەزێ و ئاڵخەزێڕن کەراسیان کەتانە خەیلانین بە دووگمەنا کەروێشکن کارمان بزن حەجی 4 پەلیان بەخەنەنا لە وڵاکەون کەوێ کێوین و کەوێ نارتەنا کەروێشتێ گەرمەلانێت دەگەڵێن لە جگەل لە چۆڕان لە بەریان کەروێشتێکە مەسەنا کورە هەر ماڵێک ئەگەر تێدانە بێ بۆ کێ ساڵێ و
أو صالة من ما حول صالة كولا أشغلنا كودنا لولو هەر لێرە لە شاری سەردەشت کەسایەتیەکی ئەم شارەمان ناسی خۆی توێژەری مێژووە خاوەنی کتێبە مامۆستا کامەران سەنایی سڵاو ئەم کاتەوە باش مامۆستا خاژەکەم ڕەبی بەخێرێن سەرچاوەکانم یاخوا بەخێر بن مامۆستا ئێستا ئێمە لە شارەکەی جەنابتەین شاری سەردەشت ئێتر ئەم سەردەشتە لە چیەوە هاتووە؟ بەڵێ لەبارەی ناوی سەردەشتەوە چەندانە بۆچوون هەیە کە هێندێک بۆچوون دەڵێن سەردەشت لە ناوی زەردەشتەوە هاتووە ئەمما یا بۆچوون هەیە کە دەڵێ سەردەشت بە معنای ئەوەیە کە لە جێگایەکی دەشت سازکراوە ئەمما سەرەکەترین بابەت سەرەکەترین شت کە دەکرێت بڵێن ناوی سەردەشت لەوە هاتووە سەردەشت بە معنای دەشتی سەرەیە ئەگا چاو لە ناوچەکەن چەندانە دەشتی تێدان کە سەردەشت بەرزتر لە هەموانە و سەروتر لە هەموانە شنوۆیە بەڵێ لێرە خانۆکان و ماڵەکان بەسەر یاڵێکەوە و دەشتەکەش لە خوارەوە بەڵێ بێرە دەڵێن دەشتی سەرەکی یا دەشتێک کە لە سەرەیە ئەسێترین بۆچون ناوی سەردەشت لەوە هاتووە مامۆستا لەکەی و ئاوایانە ئەم سەردەشتە مێژووی کۆنی شاری سەردەشت زۆر کۆنا ئێرە وەک بەشێک لە ناوچەی موکریان خاوەنی شارستانیەتە ئەگا ئێمە چاوێک لە مێژووی کۆم بکەین بەشی باشووری گۆلی ورمێ شارستانیەتێکی تایبەت بەخۆی هەیە کە کەوتۆتە نێوان دوودانە شارستانیەتی فەلاتی ئێران و شارستانیەتی مێزۆپتامیا یا بین و نەهرین ئەو ناوچە وەک یەکدانە ئاڵلقەی ئرتباتی نێوان ئەو دوو شارستانیەتە ڕۆڵی هەبووە و لە مێژوودا نەخشی جێراوە هەروەها بەهۆی ئەوەی کە ناوچێکی شاخاوی بووە شارستانیەتەکان جوانتر لێرە پارێزراون ئێرە بەهۆی شاخاوی بوونەکەیەوە لشکرکێشی گەورەی دوشمن نەکراوە بێرەدا یعنی لشکرکێشی زۆر گەورە لە حدی 100,000 نەفرەکە گاڕی و ئەو شتانەی پێدا بڕوان نانتوانیەوە بێن بێرە بۆیە شارستانەتەکان جوانتر پارێزراون شارستانەتەکانە کوچی وەکو شارستانەتی ماننا وەکو مادەکان ئێمە ئاسەواری کۆنمان هەیە لە شوێنەواری لێ شوێنەواری زۆر لێە ینی لە زۆربەی تەپۆلکەکان وەختێک کە وەرزێرکاران کار دەکەن ئاسەواری مێژووی دێتە دەرێت زۆربەی تەپۆلکەکان ئەو ئاساواران تێدا ئەمما بەهۆی ئەوەی کە کەمتر فعزکراون یا کاوەشکراون کەمتر ناسراون لە چەند دەنێک تەپۆلکێک کە کاوەشکراوە ئاسەواری زیاتر لە 4,000 ساڵ پێشزاین لێرە دۆزراوەتەوە وەکو قەڵای ڕەبەت کە نزیکەی یەک سارێک دوورە دەتوان تەشریف بەرن بۆیە 10 کیلومتر قەڵای ڕەبەت پشکنی بۆ کراوە چەند دەورە ئسکانی هەبووە چەند دەورەی نیشتە جێبوونی هەبووە لەوێ ئاسارێکی جوان بینراوەتەوە خوێنەوەی بۆ کراوە بەڵێ بەشێکی کەمی خوێندنەوەی بۆ کراوە کاشی ڕەنگاڕەنگ کە نیشان دەدا یەکدانە شارستانەتێک زۆر جوان و کۆنیان هەبووە لەوێ هەیە هەروەها لە زۆربەی تەپۆلکەکانش ئەو ئاسەوارە هەیە تەپۆلکەی سەپتکراوی مێژوویی هەن بێزگە لەو تەپۆلکانە چەند بەرابەر تەپۆلکەی سەپت نەکراو هەن کە نیشان دەدا ئێرە خاوەن مێژوویەکی کۆنا و هەر ئەو کوێستانی بوون و هەروەها سروشتێکی جوگرافیایی لەباری کە هەیە بەڵێ مامۆستا جەنابی خاوەنی دوو جلدی یعنی دوو کتێبی گەورە دانەیەکیان خۆی بۆ خۆی دوو جلدە دەربارەی تاریخی ویلایەتی موکری یا موکوریان جەنابە بە فارسی نووسیوتە و وەکو چۆن بتەوێت مێژووی ئێمە و کەلتوری ئێمە بە نەتەوەکانی کە بناسیێنی بە فارسی بناسیێنی دەستی خۆش بێ ئەمەی کەش ویلایەتی موکری دەرسە فەرنامەها پیرەوەری گەڕیدەکانە لە ناوچەی موکریان بەڵێ لەم دوو کتێبە چی باسەکەی بە شێوەیەکی زۆر کورت بڵێ ئەو کتێبە تاریخی ویلایەتی موکری
باس لە پێکهاتنی مرنشینێکی کوردستان دەکات واتە بڵێن مێژووی بەشێکە لە کوردستان لەو کاتەوە کە نێوی میرنشینی موکریان یا میرنشینی موکریە بە فارسی پێیان گوتووە وەلایەتی موکری ئەمما لە نێو کوردەواردا بە میرنشینی موکریان ناسراوە و لە کوردستاندا بە موکریان نێوبانگەیە ناوەندی ئەو میرنشینە لە ئەوایلدا چەند جێگا گۆڕاوە دەریاز بووە یاڵتەمر بووە ساڕۆ قڕغان کە ئێستا دەبێتە تکاب ئەوێ بووە مەراغە بووە لیلان مەراغە بووە بەشێک لە بناو بووە بەڵێ چەند شوێنەوارێک بووە ئەمما لە ئاخرەکاندا بەهۆی ئەوەی کە کارەساتێکیان بەسەر هاتوو لە بەشەکانی وەک مەراغە و ئەوە قەتڵەعام کران قڕان کران لەوێ کشانەوە بەڵێ ساڵەکە دەگەڕێتەوە خودی پێکهاتنی میرنشینەکە دەگەڕێتەوە پێش چەند ساڵێک پێش نۆسەتی کۆچی مانگی یعنی واتە 550 ساڵەوە پێش ئەو میرنشینە پێک هاتووە لەو کتێبەدا کە دوو جڵدە تاریخی وەلایەتی موکری زۆر بەچڕی و بە کەڵک وەرگرتن لە سەرچاوە مێژوویەکان باس لە پێکهاتنی ئەو میرنشینە باس لە بارودۆخی سیاسیەکەی باس لە نزم و بڵیندبوون و قووەتگرتن و لاوازبوونەکەی کراوە ناوەندی ئەسڵی ئەو میرنشینە لە دواییدا دوای موکریقڕان کە کرا موکرەکان پاشەکشان کرد بۆ سەردەشت و دواتر لە سەردەشتەوە گەڕانەوە ناوەندی سەرەکیان بوو بە ساڵاو و هەتا ئاخیر و هەتا ئەو زمانەی کە کۆتایی بە حکمی میرنشینانی کورد لە ئێران و لە عوسمانی داهات هەر سابلاغ بووە کە ئێستا پێی دەڵێن مەهاباد بەڵێ ئەم کتێبەی کەش ئەو کتێبەی کەش ئێستا کە ئەوڕۆ وابزانم 22 ڕازبەرە سێ ڕۆژە ئەو کتێبە هاتوۆتە دەرێ لە دوای ئەو کتێبە بەڵێ هەر پێکەوە کە کاری ئەو ویلایەتی موکرێم دەکرد بۆ زانیاری زیاتر محتاج بە سەفەرنامەکان بووم بە قسەی بیرەوەری گەڕیدەکان بووم ئەویش کە چاوم لێ کشتی زۆر زالب و سرنج ڕاکێشیان تێداوی باشت هەبوو بەڵێ سەرچاوی هەموو لە سەرچاوی ئەسڵم ئیسفادەکردن سەرچاوی سەرەکی مەسەلەن ئەگەر بڵێن ئەمن بابەتێکم لە 300 ساڵەوە پێش نووسیوە ڕێک چوومە سەر سەرچاوی 300 ساڵەوە پێش کەڵکم لەوان وەرگتووە ئەوەش بیرەوەری سیویەک دانەگەڕیدەیە کە لە 225 ساڵەوە پێشڕ هەتا 7 ساڵەوە پێش بە موکریان و بە سەردەشت و شنۆ و پیرانشار و بۆکان و ئەوە داهاتوون بیرەوەریەکان نووسینەوە گەڕیدەکان تاکی گەڕیدەکان هەتا 7 ساڵەوە پێش یعنی کۆنترینیان 225 ساڵەوە پێشە نوێترینیان 7 ساڵەوە پێش یەکێکیان سێر رابرت کێرت پۆرتێر یەکێکیان هێنری ڕاولینسۆن جێمز بیلی فریزەر واگنێر میگنان بیشاپ پایفێر سەنگەڕیدەی ئێرانی بەڵە سیویەک گەڕیدەن کە لەو سیویەکانە هەژدە دانان وەرجێڕاونەوە سەر زمانی فارسی هەژدە دانم وەرجێڕاونەوە سەر زمانی فارسی و چواردانان نوسخەی خەتی بوون نسخەی خەتی بوون یانی نسخەی ئەو زمان کە نووسراوە نەکردووە با بڵێن وەکو فۆتۆکۆپیەکە بکردا و نسخەکەیتایە ئەگەر ئەو کارم کرد بە ئەو کتێبەکە ئەوەندەیە ڕێک دەبوو بە کتێبێکی دیکەش ئەو کارم نەکردووە ئەمما جوان ئاماژەم پێکردووە کە لە ئادرسی تەواوم داوە کەسێک لێکۆڵەرێک بیهەوێ لێکۆڵەرێک بیهەوێ دووبارە ئەوەی بەرابەر کاتەوە دووبارە وەری ژێڕێتەوە ئەم لێشی مەمنونم سەرساوەکەش جوان ئاماژە بۆ خۆت بەنیازنی وەریژێری دەمانێت بۆ سەر زمانی گوی تا ئێمەش بەڕاستی زانیارێکمان هەبێت دەربارەی مێژووە ئەو کتێبە بەڵێ کوردانی خۆمان هێندێک ڕەخنا گرتووە کە کتێبەکە یا بڵێن مێژووی کورد بۆ بە فارسی نووسراوە ئەمیش ڕەخنەکەم لە سەرساو داناون ئەمما چونکی ئەوەی کە بە فارسی نووسراوە پێم وابێ یەکدانە حەیب نییە یەکدانە نقطە قووەتە کە زۆربەی خەڵکی مەکە زمانی کوردی بە شێوەیەکە ڕسمی نازان و زیاتر ئاشنایان لەگەڵ زمانی فارسیە دەتوان وێ خوێن و خەڵکی دەرەکیش دەتوانانی وێ خوێنی هەڵبەت دوای ئەوە سەرساوەکانیشم زۆربەی سەرساوەکانیش فارسی بوون زۆر بەڵگەی مێژووی هەن کە خودی بەڵگەکان لە فارسیەوە مستەقیم لێرەم هاویشتووە ئیدی ئەو دەمی گۆڕانکاری بەسەردانڕۆژە حەزناکەی تەرجمەی مەمەسا ئەمما وەک پرۆژە لە بەرنامەمدا و دەستیشم پێکردووە 100 لاپەڕەیەکیشم وەرجێراوە 2050 لاپەڕەیە 100 لاپەڕەیەکیشم وەرجێراوە بۆی چتر ئەوان تر قسەیان نەبێت بەڵێ هیوادارم کە بتوانم دەرفەت هەبێ و ئەگا مشکلات لێم گەڕێ ئەویش وەدەژێڕم بۆ کوردی و ئەو گلێش
دەسڕمەوە بەس مامۆستا یەکێک کە خاوەنی بەڕاستی بەرهەمێکی لەم جۆرە بێت مشکلات دێن و دەڕۆن بەڵامیتر چکم ئەمە ئیشێکی سەخت و هیلاکەرەوە نییە؟ بەڵێ ئیشێکە کە وەخت زۆر دەگری ئەمە ئێمە دەبێت دان بەو شتەدابنی مادام ئێمە لەیەکدانە کۆمەلگا دەژین دەبێ هێندێک کات بۆ کۆمەلگا سەفرکەین ئیدی چیدیکە وەک میلەتانی دی چیدیکە ڕانەوەستین بیانیەک بێ نەفرێکی دەرەکی بێت مێژووی ئێمە بنووسیتەوە ئێمە شارەزایمان زیاتر ئێمە دڵسۆسترین بۆ نیشتیمانی خۆمان بۆ کێشەکەی ئێمە ئەوەیە مێژووی ئێمە زیاتر لەلایەن ئەوانە نووسراوەتەوە بۆیە ئیتر بەڵێ شتێکی پاچی نهاتوتە لای خۆمان بەڵێ شتێکی سرنجڕاکێش لەو مێژوویدا ئەوەیە کە من لەگەڵی ڕوبەڕوو بووم زۆربەی سەرچاوە مێژوویەکان ینی سەرچاوی دوژمنانە کە مێژوەکان نووسیوە ئەمە دەبێت لەوانی هەڵگرینجا ئەگەر بێت و بۆ خۆمان ئەو کارە بکەین و بۆ خۆمان مێژوەکە بنووسینەوە زیاتر دەتوانین ڕاستەکانەوە دەرخێنین کارێکی زۆر گەورە و ئەنجام ماوە بەڵامی تر دەستی خۆش بێت ئێمە سال لە سەردەشتین من هەموو جارێ پرسیارێک لای من ئەو ڕوژێت دیارە سنوورێکەیە لەگەڵ ئەو دیوە سەردەشت نزیکی بابلی ناوچی پشتدەرە ناجی قەڵاسی ئەمانێ مامۆستا وێڕای ئاڵوگۆڕی تیجاری با بڵێن بازرگانی ئاڵوگۆڕێکی کۆمەڵایەتی هەیە خزمایەتی هەیە لەگەڵ ئەو دیوە بڵێ لە کولدا شتەکانی سروشتی شتەها کە لە کۆنەوە هاتووە زۆر جوان داکەوتون ینی ئەوانە ئیمتحانی خۆیان داوە ئەزمموی خۆیان داوە جوان داکەوتون خەڵک لەگەڵیان ڕاتوە خەڵک بە هەزاران ساڵ لەگەڵیان ڕاتوە ئێمە لێرە سنوورێکیان بۆ داناوین وەک سنووری پشدەرموکریان یا بڵێن سەردەش قەڵات جێ سنوورێکیان بۆ داناوە خەڵکی ئێمە ساڵەهای ساڵە هەزاران ساڵە هەمووشیان بۆ دیو هەبوو لەو دیو هاتوونە ئێرە هەمووشۆکی سڕ و پڕیان هەبووە پێکەوە پەیوەندێکی کۆمەڵاتی دروست بووە خزماتێکی زۆر دروست بە هەتا 20 ساڵەوە پێش ئەسان خەڵک تەسەوری ئەوەی نەدەکەێت واقعان سنوورێک دابنرێک کە خەڵکی ئێرە مەنع بکرێپسی بۆ ئەودی یا خەڵکی ئەودی و مەنع بکرێ بۆ ئێرە ئێستا بەشەر کە ئەو سنوورەی داناوە بۆتەوە تەسیری لەسەر ژیانی خەڵک داناوە ئێوە چاو لە ڕێژەی کۆچکردن بۆ دەرەوە بکەن سەردەشت و قەڵازی پێما بێ زیاترین ئاماریان هەیە لە ڕۆشتی جوانان لاوان بۆ دەرەوە بەڵێ ئەوەش هەر دەکرێتەوە ئەوەی کە سنوورێکدان درراوە وەک چۆن لە سروشدا ئەو ڕووبارانە کە دێن سەدێکی لەسەر دادنێن ئەو سەددا ئەوەندەی کە قازانجی هەیە دەهێندەی زەرەر و زیان هەیە ئەو سرونانە شڕک ئاوان لە ڕوانگەی بەڵامی تر ئەو پردوشتاوە سنوورە جوغرافیە سروشتیەکەیە بەڵام ئەمریکایان سروشتی سیاسی سروشتێکی سیاسی سروشتێکی دەستکردە و زۆر زاریش ئەو سروشتێک کە بەشەر دەستکاری دەکات سروش بە هەزاران ساڵ ئەو شتەی داناوە بە هەزاران ساڵ ئەو شتە دەکات بەشەر کە یەک ڕۆژە دایدنێ ئاوای لێدەیە دەبێتە باعثی مشکلاتێکی زۆر بۆ دانیشتوانی ناوچەکە ئەم شارە جەمعیەتی چانە نفوسی چانە جەمعیەتی کولی شارستان دەوروبەری 120,000 نەفرە ئەمە خودی شارەکە 40,000 کەسێکە شتێکی سرنجڕاکەش کە لەو شاردا هەیە بەرخەلافی شارەکانی دیکە کە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبن و ڕێژەی دانیشتوانیان زیاتر دەبێ لە سەردەش بەهۆی ئەوەی کە کۆچکردن هەیە بۆ دیاردەستا زۆر بەڕاستی زۆر مشکلاتی خەمیشی گەورەیە و بێکاری و ئەو شتانە هەیە جەمعیەتی سەردەشت لە ساو 10 ساڵ 12 ساڵ پێشەوە زیادی نەکردووە و کەمیشی کردووە ئەوەی کۆچی ژەگان زیاتر گەنجە جوانی زیاتر جەنگە زیاتر نیروی کارە بەڵێ خەسارێکی گەورەیە بەڵام هەر ئاوایان بێت بەڕاستی شارێکی زۆر جوان هەیە لێرە شتی زۆر جوانمان بینی و سپاسیش بۆ جەناب زەحمەتی کێشان ئیتر هەر دەست و قەڵەم بە برژ بێت خاش دەکەم سەلمان بەرەکەت سەلامت بن ئەمیر زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە ئاشنا بووم لەگەڵ هەواڵ نێوەرانی کورسات تەشریف و هاتۆ بۆ شاری ئێمە بۆ بەشێک لە کوردستان ڕەوی بەخێرن قەدەمتان سەرچاومان سپاس مامۆستا عەزیز سندي لبرينا سندي لما زرايا أو شيء دلي من دنس موال لفود وشكينا وزي مخمر دا بلا بلحي فيك لكي دبل مردا وما نسخونا وما يا
هنزاوە هەڵم لەداویەوە سەری کۆشکام پەنجەران و دەریاوە مامان شانشینانە تا پەیدا بێتەوە شنی شۆبایە ئەوە دەڵێن چیژەی سنگت بە من بمێنێ ئەوە دەڵێم چیژێ سنگت بە من بمێنێ بە پیاڵەکەی شەڕابەتە و لێگە پیاڵە بەدەستاندا ئەنجەرا لەوە پیاڵ چاوەوەماکانە لە بۆ ڕۆژەکەی دەحاول بەلایە ئەوە سێر چێگەدنت بە من بمێنێ بە تاقەکەی حەزرەتی لێکێ لە شەقامەکانی شاری سەردەشت هاتینە دوکانەکەی کاک ئیسماعیلی مەسووری کاک ئیسماعیلی مەسووری بۆ خۆی خۆشنووسە سڵاوم کاتۆ باش کاکە ئیسماعیل هەموو کاتان باش سەر چاوان لێوە تێپەڕیم بەڕاستی خەتەکانم زۆر بە جوانی هاتە بەرچاو با لەگەڵم کاکەیە بدوێن تۆزێ پاسە دەکەم بە قوربان هەر بەخێر بێن سەر چاوان ئەمە شوێنی کارکردن تا لێرە شوێنی کارکردنە بەڵام شوێنی وانەگوتنەوەم شوێنێکی دەکەی ئیداری فەرهەنگی شاری ئیسلامی بەڵێ ینی خۆشت وانە ئەڵێتە وانەی خەت جوانی با بڵێ بەڵێ ئیتر خوێنکارێکی زۆر هەیە خوێنکارێکی زۆرمان هەیە توانیمانە لە ئەرزی 2 ساڵاندا لە ماوەی 2 ساڵاندا زۆربەی ئەو خوێنکارانە بگەنی لە پلەیەکی زۆر باش بنی مونتازکەمێ مونتازی پێ دەڵێن ئەوەڵە زۆرمان کار کردەوە زۆر زەحمەتی چێشی لە کۆتایی با بڵێ شەهادەیە شتێکی ژوەرەگرن حتمەن بێ شەهادە هەر نابێ ئەوە تاقیکردنەوەی هەیە لە تاقیکردنەوەکەیدا بۆ خۆم دەچم ئیمتحانیان دەکەم ئەو ڕاقی ئیمتحانی ئەنێرین بۆ تاران لە تاران وەڕاقەکان چاوڕێ دەکەن لێوێەوە شەهادەکەن دەنێردەوە سەردەشتێن بە شایەتەکان پێ دەدەین کۆتایی بەڵێن کۆتایی هەموو دەورەیەکی خەت بە پێشانگایەک تەواوە بێت یا چۆنیان کۆتایی هەموو دەورەکان پێشانگای دادنین بەڵام لێرەکانە بەداخەوە هاریکاریمان زۆر کەم دەکەن زۆر کەمە باشە لەبەر ئەو ئێمە ناتوانین هەموو پێشانگای ئاخری هەموو دەورەیە پێشانگای بکەینەوە لەبەرەوەی کە بەڕاستی هاریکاری زۆر کەمە ئەم ئەو گلی و گازەندەم هەیە بەداخەوە ئارێوەڵە مامۆستا ئیسماعیل جانە فەرموو ئەتوانێت بژێ ویژگانت دابیر بکات ئەتوانێت بۆ شێوەنا بەس ئەمە قەناعەتی پێ دەکەم بۆ شێوەنا مەسەن بژێ ویژیان تامین ناکەم ناوەڵی ساڵانی ڕابردوو باش بوو زۆر باش بوو بەڵام ئێلعانەکانە بەهۆی پێدابوون ئەو ئامێرانە ئامێری چاپ کاری ئێمە کەمووە من بۆیە ئەو پرسیارم کرد لەبەرەوەی بەڕاستی کۆمپیوتەر وابزانم گورزێکی چاچی لە کارەکەی ئێوە یاوە بەڵام وەکو پێویست چۆن ئەوانەی کە کاری چاپ دەکەن بە ئامێری کۆمپیوتەر و چاپ بەداخەوە چۆن شارەزای خەدنین ئەلعانەکانە هەر کەسێک پێوی هەیە دەتوانێت شت بنووسێ بە کۆمپیوتەر بە ئامێرەکان باشە بەڵام چۆن شارەزای خەدنین ناتوانن ئەو شێوەی کە مەسەنە کەلیمەکان بچنن بە جوانی دەڵێ شەر نییە چۆن بنووسی شەرێک چۆن کەلیمەکان وشەکان ئێستا من لێرە بەرازی تابلۆیەکی جەناب تێبینم ئەمانە هەمووی ئەمانە چابنین هەمووی دەستە هەمووی دەستە دەستی ئەلعانەکەن ئەمەیان زیاتر هەیبینم زۆر جوانە چنیوە ئەوە پێی دەڵێن خەتی شکستە خەتی شکستی بەڵام ئەمە نەستعلیقا کە ئەوە خەتی فارسی پێ دەڵێن ئەمە خەتی شکستەیە خەتی شکستی فارسیە بەڵێ ئێستا لێرە لە ئێران ئیتر با بڵێن ئەم خەتی نەسخ تعلیق و شکستەیە تەنها خەتی ستانداردە یا خەتی کەشەیە خەتی ستانداردە خەتی ستاندارد ئەلعانەکانەیە لە زۆر کتێبەکاندا ئەوەی نووسن لەسەر تابلۆکان زۆرتر لەوەی استفادەمانەکە کەڵ وەردەگرن بۆ نووسینی کتێب بەڵێ لە نووسینی کتێبەکان بۆ نووسین کتێب لەو شێوازەی زۆرتر کەڵ وەردەگرن باشە بەڵام خەتی نەسخیش هەیە کە کتێبی پێچاپ دەکەن لێران هەر وەکو ئەودی بەڵام ئەو نسخی کە کتێبی پێچاپ دەکەن نسخی عەرەبیە بەڵێ نسخی عەرەبی جوێنێت ئێمەش نسخمان هەیە لێران بەڵام مانشێتی ڕۆژنامەکانمان مانشێتی ڕۆژنامەکەمان بە نسخی ئێرانی دەمووسین بەڵام چاپی تەواوی کتێبەکان نسخی عەرەبیە ئەم فۆنت و بڵێن پیتانە هەمووی لەناو کۆمپیوتەرەکانە هەیە کۆمپیوتەرەکاندا هەیە بەڵام تۆ بۆ خۆت وەکو خەتاتێک ئەتوانی لە دەروی کۆمپیوتەرە شتێ زیاتر تازەتر دابێنیت حتمان ئەوە هەموو داهێنانی تازەی تازەیە شتێکیش هەیە بۆ نمونە ئیتر دیارە ئێمە خەتانە چکم سەرچاوەکەی خەتی قورئانە و پێشینەیەکی مێژووی هەیە و لای ئێمە خەتێکەیە خەتی
ڕقعی پێڵێن خەتی بەڵێ دیوانی پێڵێن دیوان هەیە کوفی هەیە سۆلس هەیە ناسە ئەمانە نایەتە ناو ئەوەی ئێوە ئەمانەی کە ئەزم کە دێوانە لاسڵی خەتی عەرەبین خەت عەرەبیەکان ئەمە چەند جۆرمان کوفی هەیە کوفی جەلیمان کوفی سادەمان هەیە کوفی گوڵدار هەیە ئەو جارەکانە سۆلس هەیە ناسەقەی ڕۆقەیە ڕێحان هەیە دیوان هەیە باشە کوردستانی ئەو دیوی بەهۆی ئەوەی کە لەگەڵ ئێوە لەگەڵ عەرەبەکان تێکەڵاون زۆرتر ئێوە لە خەتی ڕۆقە بۆ نووسین وەلی دەبینم لەسەر تابلۆکەتان لە نەسکی عەرەبیش کەڵک وەردەگرن لە کوفیش کەڵک وەردەگرن ئێستێکانێ دەکڕێ بڵم خۆش بەخدانە خەتی فارسی هاتووتۆنی ئێوە باشە مامەستا توخە یەک پرسیار و دوا پرسیاریش بە بەڕاستی ئەم خەتە ئایا داهێنانی با بڵێن داهێنانی فارسە یا کوردیش وەکو میلەتێکی زیندوو لەم خاکەیە پشتی هەیە لە ناو دروستکردنی ئەم خەتەیە بەڕاستی ئاچکو من ئەزانم خەتاتێکی کوردی زۆر هەبووەکەوە بڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە داهێنانیان تیا کردووە لە جوابی پرسیاری زێنەبت دەتوانین بڵێم مامۆستا محەممەد ڕزای کەلهۆر کە خەڵکی کردمشانێ بووە بەڵێ ئەو دەستێکی زۆر باڵای هەبووە لە نووسینی خەتە فارسیەکان کە لێرەکانە مامۆستایانی وەکو مامۆستا غولام حوسێنی ئەمیرخانی مامۆستا دوو برای دیکەشەیە ئەوانیش حەسەن حوسێنی میرخانی باشە ناناوسنینە ئەوانە لا سەڵدا خەڵکی تارانی کە بەڵێ خەتی ئەوانە ئەو ڕۆکانە خەتی مامۆستا محەممەد ڕزای کەلهۆرە یعنی سەرچاوەی خەتی فارسی بێتە ئاوە بەیدە ئاوە دەتوانم شانازیشی پێوە بکەم کە ئەم باڵە سەرچاوەکەی کوردیە ناتوانین ئینکاریش من لە کۆڵیش بکەن لەو مەوزوعی ڕۆم زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵیش کاک ئیسماعیلی بەڕێز باس دەکەم بە قوربان زۆر بەخێرن چون نەسووتێ ئەو دڵی کەڵمی خەمە ئەو پەپولەی واکەمی وانی شەمە چون نەناڵێ ئەو هەزاڕەی پڕ بەدە دوور لە گۆڵ و ساڕ ئەو غەریبی ماتەمە دوور لە گۆڵ و ساڕ ئەو غەریبی ماتەمە عزیزان هەلێ لە سەردەشت کاک محەممەدی حەمزەپورمان ناسی گەنجێکە کاری ئەنیمەیشنەکات جا من زۆرم پێخۆشە ئەم هوەرە بابن ئەم ژارنە لە هوەر تازە هاتوۆتە ناو ژینگەی هوەری ئێمەوە بە تایبەتی ژینگەی هوەری باشوور حەزەکەم بزانم ئەم کاکەیە لەکەیەوە سەرقاڵی ئەم ئیشەیە و چۆن سەرچاوی خولیاکەی کوێیە بەڕاستی سڵام کاتەوە باش باشیت خۆشحاڵ دەکەم ڕێزداری چایم سەرچاوی ئەم خولیای لەکوێیە لە ڕاستیدا سەرچاوی ئەو خولیایە دەگەڕێتەوە بۆ سەردەمانێک کە من شانۆم کار دەکردووە هەر ئەو دەم خولیای سینەمام هەبوو و بە پێوەی کە سینەمام خوێند بوو 6 ساڵ لەوە پێش واتە ساڵی 2017وانە هەستم پێکرد کە شوێنی بەرهەمێک کە باس لە کێشە کۆمەڵایەتیەکانی کوردی باس لە فەرهەنگ و کللتوری کوردی بکە بەتاڵە لە نێو کۆمەلگای کوردیدا نێو بەرهەمە سینەمایەکانی کوردیدا لێکدانەوەمان کرد لەگەڵ هاوڕێیان ڕاوێژمان کرد بەوە گەشتین کە ئەنیمەیشن دەتوانی ئامرازێکی باش بێ بۆ دەربڕینی بەڵە بۆ دەبڕینی ئەو بۆشایە ئەنیمەیشنێکماندانە کە بڵێن کۆمێدی بوو بەڵام لە هەمان کاتدا کە کۆمێدی بوو باسی لە کێشە کۆمەڵایەتیەکان دەکەوەکی ساتیر بوو بڵێ ڕەخنە بوو لە کێشەی کۆمەڵایەت ڕەخنەی کۆمەڵایەتی بوو زۆرتر ڕەخنە لە تاک بوو ڕەخنە لە هێندێک ئاکاری بڵێن نەشیاو بوو کە لە کۆمەلگایدا ڕووی دێدا دەرەنجامێک کەوتەوە چۆن کەوتەوە لای خەڵک بەر خەڵک کەوت یان مشتومڕی دروست کرد لە ناو خەڵکە مناقەشەی دروست کرد لە ڕاستیدا چۆن تەوەرەکان جۆرێک بوون کە بڵێن بێڕێزی یا ئەوەی کە سوکایەتی بە هیچ لایەنێک و بە هیچ کەسێک نەبوو مشتومڕێکی ئەو تۆی لێ نەکەوتەوە بەڵام کاریگەری دانا کاریگەریی باشی داناشو کرد بە کاردانەوەی زۆر باشیشی هەبوو لە لای خۆمانەوە خۆی زیاتر هوەری ڕاستەقینە و هوەرێکەوە کاریگەری دروستکاوە
کاک محەممەد شێوازی بڵاوکردنەوە چۆن بڵاویکەن هەر لە ڕیتۆری کۆمەڵایەتی یان خۆتان لە یوتوبە ئەکاونتێکتان هەیە یان لە شوێنیکە ئەگەر بەرەمەوە بۆ دەستپێکی بڵاوبوونەوەی وڵاتیمە دیارە چەند بەشی سەرەتایی وڵاتی بەرهەمەکە ناوی وڵاتی مەیە بەڵێ تاسا چەند حەڵقە بڵاو وەڵا پێم وابێ نزیک 200 دانەیەک دەبێت ڕێژەکەم لە دەست دەرچووە بەڕاستی یارێ وڵا وای لە هاتووە هەر بەرهەم دێنین و بڵاو دەکەین بەرهەم دێنین بڵاو دەکەین هەرقەی چەند درێژە چەند دقەیە با بڵێ لە 30 چرکەڕە هەمانە تا 2 خولەک و نیوە تا 3 خولەکیشمان هەیە بەس من وابزانم ئەو کارە ئەنیمەیشنانە یان ئەو فیلمانی کەوا کورتە زۆر سەختترە لە فیلمی درێژ تۆ بێت لەو ماوە کورتەیە بابەتەکە پێچیت کاک نەهرۆ دیارە وەکو دەستپێک ئێمە سەرەتاکە وڵاتی ما بڵاو بووەوە لە کاناڵێکی ماهوارەیە بڵاو بووە 15 بەشێکی دوایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆماندا لە ئینستاگرامدا لە تەلێگرامدا لە فەیسبوکدا لە یوتیوبدا بڵاو دەبەوە چەند کاناڵێکی دیکە بە شێوازێکی پەرتەوازە تا ئێستا بەرهەمەکانیان بڵاو کردوونەوە بەڵام ئەوەی کە ماوەتەوە و بەردەوام کارەکە لێ بڵاوبووەوە ئینستاگرامە دیارە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەلێش ئینستاگرام زۆر بەهێزترە لە کەناڵەکان بەڵێ ئینستاگرام زیاتر خەڵک تێدا بەشدار بوو هەڵبەتا منەوەش بڵێم سەرەتای دەستپێکی وڵاتی ما بەرهەمەکان جۆرێک بوون کە کۆمەلگای باشوور زۆر ڕەچاو دەکرا دۆخەکەی واتە بەشێکی زۆر لە بەرهەمەکان بۆ کۆمەلگای باشوور ئامادە دەکران دوایی لە بڵێم ساڵی سێوەمڕا شێوازەکە گۆڕدرا و ئەمە زیاتر بۆ ڕۆژهەڵات بەرهەمانە من خەلە لە کۆمەڵایەتەکە لای باشوور زیاتر بوو وەک لای خۆتان ئێوە قسە لەسەر گرفتی کۆمەڵایەتیتان کردووە لە وڵاتی منە بەڵام تر کۆمەلگای باشوور زیاتر ڕەچاو کراوە گەرچی خۆت لەوێ ناژیت وانە مەسەر ناو پەیوەندیەکانی ئەوەی یایت یان هەروە دوور بە دوور ئەو پەیوەندیانت دیوە لە ڕاستیدا من لەگەڵەوەی کە لەوێ ناژیم بەڵام هاتو چۆم زۆر بووە تا پێش کۆڕۆنا هاتو چۆم زۆر بوو و بۆ شایی کۆمەڵایەتی ئەتۆ ناتوانانی بڵێ لێرە هەیە لەوێ نیە یا لەوێ هەیە لێرە هەر نییە بۆ شای کۆمەڵایەتی لە هەموو شوێنێک هەیە بەڵام هێندێک شتی سەرەتایین کە ئەو دەم پێم وابوو لێرە کاری زیاتر بۆ کراوە نەک لە لای میدیای کوردیەوە منیش لەو بڕوایم لەبەرەوەی من ئاگادارم بەڕاستی چەند هاوڕێیەکی من کاری ئەنیمەیشنەکان ئیتر لەو چەند ساڵی 10 ساڵ ناوێ بەڕاستی بەڵام لێرە دیارە زۆر زووتر کاری من با یەک نمونەت بۆ بێنمەوە من لەو سەردانانەی کە بۆ هەولێر و بۆ شارەکانی دیکە بۆ سلێمانی بۆ سلێمانی شاتوم بەڵێ یەک بیرەوەریت بۆ بژێرمەوە کە زۆر ئازاری دەدام زۆر ئەزیەتی دەکردم من کە دەچوم بۆ میوانی بۆ لای هاوڕێیەکم بۆ هەولێر ماڵە و دوو ماڵی شوانە بوو لە چەندی ماڵە شتم دیوە کە بڵین هەر بەزاراوەی وەقسە بکەم کە کارەبای مۆلیدەی دەڕۆشت و کارەبای ڕئیسی داهاتەوە بە کوڕەکەی دەگوت داڕۆڵە هەستە بچوو گڵۆپی دیوەکە پێ بکە بازەرە لە حکومەت بکەوی دێوە شتێکی زۆر نەشیاوە لە کاتێکدا لە لای ئێمە لە منداڵیەوە ئەوەمان پێدەگوترا دیارە بە فارسی پێیان دەکوتین کە هەرگیز نەشە فەراموش لام پێزافی خاموش ئەوە شتێک بوو لە نێو مێشکی ئێمەدا مابووەوە و دەمانزانی ئەگەر ئەو کارە بکەین لە کۆتاییدا زەرەکە لە خۆمان دەکەوی کارەبای خۆمانەکە دەبڕێ ئەوە بابەتانە لای تۆ بووە کاری هوەری ئەو بابەتانە کردمان بە هەوێنێک بۆ کاری هوەری من تو پرسیارم ئەم پرسیارە زۆر گرنگە کاک محەممەد کاکە حەمە تۆ هەموو پێ ناڵێن وانە هەر محەممەد کوردیەکە ئەمەیە کارێکی وا لەم شێوەیە بەڕاستی پێویستی بە ئێوە پێ هەزینە پێویستی پارەیە وانە چێ سپۆنزەرتانەکات چۆن دەستان بە پارێگە کەوا بەردەوام بن لە ڕاستیدا ئەو بەرهەمەی من و تەنانەت ئێستاش کە دامەزراوەیە و کۆمپانیا خەریکە بەرهەمی دیکە ئامادە دەکات وەکو دوبلاژی فیلمی کارتۆن وەکو بەرهمێنانی کورتەفیلم کۆمپانیا وا لەم شێوە دروست بووە کەەوە ئەوان بەرهەمی بکەن پرۆدوسیۆن مەسن هاوشێوەی ئێمە نانە مەسەر کۆمپانیایەکی وەسا لە سلەیمانی کۆمەڵە کۆمپانیا دروست بووە تەنانەت ئینتاجی بەرهەمێکی سینەمایی درێژیەکە بەڕاستی یعنی ئەگەر یان لەو دوایە بە خۆشبەختانە ئینتاجی شانۆگەریەکی کرد ئیتر لەو کاتێ ئیتر هونەرمەند پێویستی بەوە نییە بەنانەسکە بەسەر کارە هونەرەکەی بکە یا دەست لە حکومەت یا لە سەرچاویشکە پان کاتەوە ئەڵێ
کۆمپانیەکەی کات و لەگەڵ یانە بە عقدێک وەکو هەموو دنیاکرێت حەقدێکی لەگەڵا پڕکاتەوە بوون لە ئەو شتە دروست بووە ئەمن بە کورتە باسێک لە کۆمپانیای خۆم بکەم ئەو کۆمپانیایکە ئێمە بەڕێوەی دەبین دوایی دەگەڕێمەوە سەر و پرسیارەت کە وەکو داهات لە چوە داهاتمان هەیە دیارە کۆمپانیاکە ئێمە لە بەرهەمێنانی ئەنیمەیشندا چالاکە لە بەرهەمێنانی کورتە فیلمدا چالاکە تەنانەت یەکدانە فیلمنامە ئامادە کردووە کە لە ساڵی داهاتوو ئیشاڵڵا فیلمی بڵیند ئامادە بکەین لە بەشی شانۆدا تا ئێستا فیلم درێژ بەڵێ تا ئێستا من لەو شاری سەردەشتە دوودانە فستیواڵی شانۆیی بەنێوی فستیواڵی شانۆی ڕامان بەڕێمەوە بردووە کە کۆمپانیا ئێمە تێیدا بەشدار بووە ئەوە چالاکیەکانی ئێمن بەڵام تۆ بۆ خۆت کۆمپانیایکیشت هەیە من ئەوم نەزانانی بۆ پرسیار بەڵێ ئێمە کۆمپانیاکنێ هەر بەو ناوە بەناوی وڵاتیمە ئەنیمێشنەکان وڵاتیمە بۆ هەر بەو ناوەش کۆمپانیان دامەزراوە یا بڵێ مواسسە دیارە ئەمە وەکو داهات لە ڕۆژی یەکەمەوە ئەوەی کە خەرجی ببێ بۆ خۆم خەرزم کردووە و ئەوەی کە داهاتیش ببێ شتێکی ئەو تۆ نەبووەکەم بتوانین خەرجی ستافی پێ بدەین ستافیش ئەوەندەی کە کاری کردووە هەتا ئێستا زۆرتری خۆبەخش بووە زۆرتری خۆبەخشانە بۆ بەپێی هەست و سۆزێک هام بووە داهاتمان لە ڕیکلام چەندانە ڕیکلامێکی کوتە بووە کە شتێکی بەرچاو نەبووە ئەوە نەبووە کە من بتوانین بڵێن بەرهەمێکی دیکە پێ ئامادە دەکەین یا ستۆدیۆیەکی زۆر باشی پێ ئەوەدان دەکەینەوە ئەوە نەبووە تەنیا زۆر بڵێن لاوەکی بووە و کەم بووە ئەو شتێک کە بۆ دەستمان هێناوە زۆر سپاس کاک محەممەد بریا بەرنمەکە درێژ بۆ و زیاتر قسەبام کردایە من بۆ خۆم بەڕاستی ئەم هوەرە لای من زۆر گرنگە هیوادارم سەرکەوتوش بیت هیوادارم ئیتر ئەم بواری هوەر جێپەی خۆی قایم کات ئیسا ئێمە لە کەم تا زۆر فیلمە درێژەکانیش بە ئەنیمەیشن ئەیبینین و بە گەورە بچوک چێژی لێ بین وەنیە لە سنووری بەس لە سنووری ڕیکلامە نەمێنێتەوە زۆر سپاس. عزیزان من لێرە زۆر خۆشحاڵم لە شوێنێکی فۆلکلۆری وهایە لەگەڵ دوو کەسایەتی هونەرمەندی شاری سەردەشت کۆبمەتەوە کاکە ڕەحیم شوانە و کاکە ڕەسوڵ حەیران سڵاو ئەم کاتتان باش عزیزان ئەو کاتەوە کاکە ڕەحیم ئێمە هەموو جارێک کە بەڕاستی کە باسی سەردەشت دەکەین ئێتەوە دیارە مامۆستا خدر قادری باڵم بە خلەی دەرزی ئیتر وەکو ئارمێک یاوەکو وەکو شوناسێک بۆ ئەم شارە دەنگیاوەتەوە ئیتر واش بووە کەوا چ ئەم شارە چ موکوریان بە گشتی وەکو نیشتیمانی حەیران ناسراوە بەڕاستی بەس هەرچەمی گوێ لە حەیران ئەگرم بەڕاستی حەیران لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە تایبەتمەندێتی خۆی هەیە ئەو حەیرانی ئێرە چۆنە و حەیرانەکەی هەولێر چۆنە و بابلین حەیرانەکەی سەروتر لە مەهابات و یا بابلین سەروتر چۆن تەنانەت لە باکووری نیشتیمانیش بەڕاستی ئێمە حەیرانمانێ بەڵام ئەو نوعێکی کێ ئەوی مامۆستا شاکیرۆ ئەوان بەڵێ بۆ ناسینی پیاوی نەناز پێناسەکەی چاو لێ دەکەن نەک چاوانی بۆ ناسینی میلەتێکیش چاو دەگێڕن بۆ شاعیر و هونەرمەند و نووسەرانی ئێمە گەر بمان هەیە بەڕاستی لەسەر موسیقا و بە تایبەت حەیرانی کوردی قسە بکەین دەبێت تۆزێک بگەڕینەوە بۆ بواری مێژوویەکەی و بنج و بناوانی ئەو شوێنی کە سەری لێ هەڵداوە پێشدا ئێمە کورتەباسێک لەسەر موسیقی بکەین کە موسیقی چۆن سەری هەڵداوە موسیقی وەرگیرا و لە دەنگی باڵندەکان لە دەنگی سروشت لە چۆم و ڕووبارەکان لە کانیاوەکان لەو شتانە وەرگیرا و ئینسانیش بە پێی زەمان و بە پێی تێگەیشتی و پێگەیشتی خۆی هاتووە توانیوێتی ئەو شتە دەستەمۆ بکە و بەو شێوەی کە ئەوڕۆ هەیە بەگوێی ئازیزان و گوێگرانیدا پسەپێنێ میلەتی کوردیش لەو بابەتەوە
جیاواز نەبووە لە درێژایی مێژوودا میلەتی کورد بەداخەوە کە لە بواری زۆر بواری کە بۆ خۆمان دەزانین نەیتوانی وە گەشە بکە بە تایبەت لە بواری خوێندنەوە ئەو شتانەی سینگ بە سینگ کێناوە سینگ بە سینگ کێناوە کە زۆرتر ئەو شتانەی کوردی لە عاڵقالبی تەراژی دای میلەتی کورد شەڕ و شۆڕەکان خۆشەویستی و ئەو شتانەدا ڕەنگی داوەتەوە ئەوە باسێکە کە ئەوە دەستە قالبی بیت بەڵام لە دڵی بیتدا شتێک دێتە دەرێ بە نێوی عەیران زۆرتر عەیران لە مەجلیسی گەورە پیاواندا و لە نێو کۆر و کۆبوونەوە جیاوازەکاندا گوتراوە کە بە تایبەتی وشەی ئەیران سێ مەعنا لە خۆی دەگری یەکیانەوەی کە حەیران یعنی قوربانیدان خۆت فیداکردن یا ئەوەی کە سەرگەردان بە حەیرانێ بڵێ بڵێ یا سەرگەردان بوون یا شڵەژاو و لەلایەکی شەوە معنایەکی وەک ئەوین و خۆشەویستی لە خۆی دەگرێت ئەمە ئەگەر بین باز لەسەر هەڵدانی حەیران بکەین سێ بیر و بۆچوون هەیە لەسەر حەیران یەکیان تاقمەیەکن کە دەڵێن حەیران لە دەشتی هەولێر و لە منتقەی قەراز و کەندیناوە و منتقەی دزێ و ئەوانە سەری هەڵداوە بەڵگەکەشیانەوەیە کە زۆرتر حەیران بێژە بەناو بانگەکان ئەوەی کە زیشانازی هەموو نەتەوەی کوردن گوایە لە ناوچەیە سەریان هەڵداوە زۆرتر بە بەژن و باڵای هەولێر و منتقەی هەولێر و خەڵکی هەولێریان هەڵاگوتووە و ئەو تەراژی دیانە و شتانی کە لەوێ لەو منتقەیەدا سەریان هەڵداوە زۆرتەوە بوانیان هەڵگوتووە بۆیە ئەوانە بەڵگەیان ئەوەیە کە دەبێ عەیران لە دەشتی هەولێرەوە سەری هەڵدابێ ئەوە مێژوەکەشی دەگێڕنەوە بۆ زمانی سوڵتان مزەفەرەدینی کەوکەبەری یا کوکبەری کە لە سەدەی حوتی زایندیا ژیاوە دەستەی دووەمیشەن حەیران دەگێڕنەوە بۆ ناوچە کوێستانەکان وەک قەندیل و منتقەی مکوریان وەک منتقەی مکوریان چۆن ئەوان پیاوە بۆ بەڵگیانەوەیە کە کورد پێشتر ئەوانە لە ئەشکەوتەکاندا لە غارەکاندا لە شاخ و کوێستانەکاندا ژیانیان کردووە پس دوایە لەو شوێنەوە هاتوون وردە وردە دابەزین و بەرەو دەشتەکان ڕۆشتون پس ناکرێ بڵێن حەیران هەڵقوڵاوی دەشتە ئەوەش بەڵگەکانەوەیە ئەمە بیر و بۆچوونێکی دیکە هەیە کە دەڵێن ئەیران بنچینەی ئێران لە کۆچکردنی وەرزی نەتەوەکانەوە سەری هەڵداوە کە گەرمێن و کوێستانیان کردووە کە ئەویش لە دەشتی هەولێرەوە کە منتقەیەکی گەرمایە لەوێەوە دەست پێ دەکات کە وەرزی گەرمادادێ لە دوو شوێنی بەسراوە بە هەولێر مەسەلەن ڕێگا سەرەکیەکانی هەولێر و ڕەواندز و هەولێر و بیتوێن کە منتقەی قەڵازە و ڕانی لە خۆ دەگرێ هاتوون وردە وردە بە بەرزبوونەوەی پلەی گەرما وردە وردە هاتوون بەرەو کوێستانەکانی قەندیل و منتقەی مکوریان مامەسەڕەحیم ئەمە پێشەکیەکی مێژووی زۆر جوام و حەیران بەڵام دیارەی تر ئێمە کاتەکەمان بەڕاستی ئەوەنە هینمان ناکات ڕێمان پێنایە تۆزێ چڕیکەینەوە لە حەیران لە ناوچەی مکوریان و بە تایبەتی لە سەردەشتە ئەجا من بۆیە ئەو پرسیارەکەی من ئەوەیە لە ناوچەی مکوریان خۆی بۆ خۆی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ئایا ئەو جیاوازی هەیە ئایا حەیرانی سەردەشت خاوەری تایبەتمەندێتێکی وا هەیە کە جاکرێتەوە لە حەیرانەکانی کە ناتوانین ئەیرانی سەردەشت لە حەیرانی منتقی مکوریان جیا بکەینەوە ڕاستی سۆن سێنە و عیران هەیە حەیرانێکی کوێستانی کە منتقەی کوێستانەکان و بە تایبەت منتقەی مکوریان و ڕۆژهەڵات دەگرێتەوە و عیرانێکیش تایبەت بە دەستی پشدەرە و عیرێکی کە دەستی هەولێرە بەڵام جیاوازی عیرانەکان لە شێوە زاراوەکاندا دەبینی ئەنی کاتێک مەسەڵەن ئێستا لە مەهاباد شێوە زاراوەی سۆرانی لە مەهاباد تا حدێک دەتوانم ناڵێم زۆر تا حدێک جیاوازە هێندێک وشە لە عیرانەکاندا بەکاردێنن کە کوردکراوەی وشەی کوردین مەسەڵەن بۆ نمونە بە خوێنی دەڵێن خێن مەسەڵەن ئەو شتە یعنی جیاوازەکە جۆرە زاراوەکان ئەو حەیرانی کە بۆ گوێی من بەڕاستی من حەیران زان نیم بەڵام من متەزەوقی حەیرانم یعنی من چێژ لە حەیرانە بینم ئەو حەیرانی کە مامۆستا خدری قاری ینی خلەی دەرزی ئەی چڕێت جیایە لەگەڵ حەیرانەکەی حەسەنی سیساوە یا بۆ نمونە
وانە جایتر ئەوە لەوانەیە ئەو تایبەتمەندیەکان هونەرمەندەکە خۆی دروستیکە داهێنانی خۆی بێت لە ناو دنیای حەیران بەڵێ داهێنانی خۆتی دەڵێ حەیران سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ بواری کۆمەڵایەتی و بیۆگرافی و جۆگرافیای ئەو شوێنەی کە ئەو هونەرمەندە تێدا سەر هەڵدەدا پس بۆیەشە ئێمە ناتوانین حەیران تایبەت بکەین بە شوێنێکی تایبەت و ئەمن پێم وایە ئەو بیر و بۆ سوونە بیر و بۆ سوینێکی زۆر میانە ڕەوانەیە هەموو کوردستان لە خۆی دەگرێ هەموو کوردستانی لە خۆی دەگرێت وەلی گرنگەوەیە کە داخلیدا حەیرانی کووردە و جێشان نازینەوە کاکە ڕسوڵ جەنابی شێر ڕسوڵ حەیرانیت دیارە ئەو لە قەبەت بەگاڵتە هەروە وەرنەگرتووە بەڕاستی حەیران بێژێکی من بۆ خۆم نازانم بەس حەزەکەم گەرکرا پێکەوە حەیرانێکی ئەم ناوچەیەمان پێشکەشکەن زۆر سپاسانەکەین هوا شكبادنا لمني مال نمران تو دساري هوا سري خويد ذات ولا بتساري ولا بقزنا بابا بخوال بقزافي هوا نوان زنقو ممجيد وزالم وزالم بابي لمني مال نمران بوتو مرقدي عبد الله عربان خو من متشوار الشمد مبارك جنب خويد ببتمويا اي واي اي لبوتوافي هندوي عيرا هندل عيران لشوي لسريد نستاني عوام من دوك ملدسا افتاي بير بيجاني عو عوري كمبر بوت درون خاني نبا بعدك جيتو نبا باسان نبا بيمران نبا قلب سرداني أوامرني خوم قليك في خوشتر بخداي لوي يار بشوداني كل شايد صواري وقوالك لمننا وتوس الشارك يسردشت رشي تاريك نيك وكاونيك بباري اخو من اوريك بربوت بيدروني نابوا بيدرون خاني وانا ببعدك وجيت وانا بباراني نبتقي فاس وبيمران وانا بتسلنجي وانا بقلب سرداني اخو من شرتيكم كردوا من دس الله قرمو ولا يار ويار كول اخوم هتعب روجي اقر اسرائيل شو كان ملسر سنجيدا دكتو دكاتا وقد زرواعي مني مال نويراني وانا والله بشاني بولي برادران بچوار دستان علم دقرنو لبصر قبران وتسليم مدكنو بقوري وانا والله لسر سنجي مني مال نويران ديتو ودنقي وارحيران وان ملات القنداني هندل هندل عيران لشوي لقور ديمي ربي قوارد فيروز بلقى الخزيمي أول بلندان دبان دكملني ويان ديمي
ئەو ساڵ عودانە ساڵە یار یار کۆڵی خۆم نەدیوە دوو قسانی بڵێمێ لێرە کۆتایی بە بەرنمەکەمانێنین لە شاری سەردەشت تا بەرنمەیەکی کە کاتێکی شەر.